جار هەیە بەڕێزان ئێستا خوێندکارمان هەیە خوای گەورە هەمویان سەرکەوتووکە وا لە قۆناغی 12دان لە کۆتاییەکانی تاقیکردنەوەکانیاندان هەیە لە دەرسێکا خراپ بووە هەیە لەوەچی ئەمساڵ هەر دەرنەچێت مادام سعی خۆتت کردووە خۆت بەشتی لابەلا و یعنیەوە لە کاتی خوێندن و مالایعنی فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتی و ئەم لاولاوە خەریک نەکردووە هەوڵی خۆتتدا تەواوی جوهدی خۆتت بەکارهێنا شەو نخونی زۆرت چێژ بە دیار خوێندنەکەتەوە دەرنەچووی ئەمساڵ چۆکدامەدا واللهی لەوە ئەچێ وەکو ئەوەی مستەفا مەحموود خێرێکی گەورەی پێوە بێ سبحانە من یەبتەلیکە لیوەرقیک جاری وایە خۆی گەورە شکستێکت پێ دێنێ بۆی لە دواییدا بەرزت کاتەوە ئەم شکستە نەبوویایە ئەو بەرز بوونەوەی ڕووی لە تۆ نەدەکرد تاقید دەکاتەوە تا بەرزت بکاتەوە کاتی خۆی کابرایەک لە بەرنامەیەکە گوێم لێ بوو ئەڵێ لە منتیقەی سەردەشت مەلای مزگەوتێک بوو مامۆستایەکی بەڕێز فەرمووی من لێم پرسی فڵان کەس بە چی تۆ بووی بە مەلا مەلایەکی خوێندەوار عەرەبیزانێکی چاک وتی وەڵڵا مامۆستا من عمرم دەوری 17 ساڵ بوو وڵاغدار بووم لە سەردەشتەوە بۆ سنووری پشدەر قاچاقچی ئێستاش هەیە ئەو خوای گەورە ئەو کۆڵبەرانە بپارێزێ وەڵڵا ئینسان بەڕاستی بەزەییان پێدا دێتەوە ئەو بارە قورسا بەو مەترسیت تەقەلێکردنی سەر سنوورە ئەم کۆڵە قورسە بەس خوا هیدایەتیان دەدا لە پێناوی بژێوەیەکی کەمی ماڵ و منداڵدا بەسە زمانە خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکاتەوە بیان پارێزێ ئەوە هەڵدەگرن ئەو پیاوەش ئەڵێ من وڵاغدار بووم بە شەوی تاریک بەناو ئەلغاما لە پێناوی بەدەستهێنانی چەند تمەنێک و پارەیەکی کەمدا بۆ بژێوی خێزانەکەمان کە من خێزان و منداڵم نەبوو هاوکاری باوکو و دایکم و خێزانەکەمان بکەم خوشک و براکانم بکەم وڵاغداریم دەکرد شەوێکی کەوتمە ناو کەمینی جاشەوە جاشی عێراق گرتیانم تەسلیم بە حکومەتی بەعسی عێراقیان کردم بە ناوی من پاسدارم جلیان لەبەر کردم و بابە وەڵڵا من وڵاغدارم من هەر چی پەیوەندێکم بە حکومەتی ئێرانەوە نییە شەڕی عێراق و ئێرانە پاسدار خوێنی پارە دەکا کابرای جاشی کورد ئەم وڵاغدارە بەسە زمانە لە کەمینا دەگرێەوە کۆی بارەکەی تاڵان دەکەن جلی پاسداریشی لەبەر دەکەن و بە مخابەراتی عێراقی دەفرۆشن کە ئەمە پاسدارە وتی بردیانم لە سجن بووم لە مووسڵ بردیانم بۆ زیندانی مووسڵ کە چوومەوێ هەمووی عەرەبە ئەوێش لەوێ ئەحزابی معارەزەی عێراقی هەر یەکە لەسەر شتێک گیراوە بەڵام تووشی کۆمەڵە خەڵکێک بووم کە حکم درام بە زیندانی هەتاهەتایی من پاسداری ئێرانیم و هاتووم سنوورم بەزاندە بۆ جاسووسی هاتووم حکم درام بە زیندانی هەتاهەتایی لەوێ تووشی خەڵکانێک بووم خەڵکی نوێش خوێن موسڵمان قورئان خوێن ئێتر ناچار بە ئاماژە بێ و بە هەرچی بێ من کەوتمە قسە لەگەڵیاندا سەرەتا فێری پیتەکانیان کردم چاوم کرایەوە فێری پیتەکان بووم پیتەکانم دەخوێن دوای فێری وشە بووم لە دواییدا فێری قورئان بووم 8 دانە ساڵی ڕێک لە 80 تا 88 89 من لە زیندان ئامامەوە هەموو علومی مەلایەتیم لای ئەوانە خوێند علومی حەدیث علومی تەفسیری قورئان شەرع کە هاتمە دەرەوە مەلایەکی تەواو بووم بە نەخوێندەواری ڕۆیشتم لە وەڵاغداریەوە بە خوێندەواری بە مەلایەتی هاتمە دەرەوە لە زیندان کاتێک کە ساڵی 88 کۆتاییەکەی مانجی هەژ عێراق و ئێران جەنگەکە کۆتایی پێهات بڕیاری گۆڕینەوەی دیلەکانی جەنگیاندا من بە پاسدار حیساب کرابووم لە ڕێی خاچی سووری نێودەوڵەتی ئەوانەوە نامم بۆ کە سوکارم دەنەگوایە من پاسدارم ژیراوم ئاڵوگۆڕ پێکرام لەگەڵ دیلەکانی ئێراندا من چوومەوە نیشتیمانی خۆم بەڵام کە چوومەوە بوومە مەلای ئەم گوندە ئەو منتیقەی خۆمان و بە احترام و بەڕێزەوە ئەو کاتێک کە گیرام خۆم بە بێبەختترین مرۆڤی سەرزەوی دەزانی چه عەزابێکم چێژ لە زیندانی ئەو زاڵمانەی عێراقدا مخابەراتدا بەڵام لە دواییدا بۆم دەرکەوت ڕەحمەتی خوای پەروەردگار بوو ئەبوایە حتا ماوم بەدووی و بڵاخەوە ڕام کردای و قاچم درێژ ببوویایە و پام ببوویایەوە بەدووی چەند تمەنێکی کەمە ئێستا معەزەز مکەڕەم خوێندەوار ئەلحەمدوللا ڕوو لە دین جاران هەر نوێژیشم نەدەکرد ئێستا ئیمامەتی و خوتبە بۆ موسڵمانان دەکەم قورئانم هەمووی خوێند حەدیثەکانی پێغەمبەرم خوێن صلی الله علیه وسلم علومی شەرعیم خوێن بەڕێزان جاری وایە خوای پەروەردگار تووشی تاقیکردنەوەیەکت دەکا بۆی بەرزت کاتەوە دیارە ئەو کەسە ناخی پاک بووە دوعای دایک و باوک دوعای موسڵمانان چاکەکاری و نێتی پاکی خۆی